سڵاو گەنجێکی دیکەی کوردی هەرێمی کوردستان لە سووریا کوژرا و ژمارەی گەنجە کوژراوەکانی هەرێمیش لە سووریا گەیشتە 17 کوژراو. پامنێریان ئارتی ڕاگەاندووە ڕابەر ئەفراسیا و ئێوارەی ڕۆژێنی لە شەڕ و پێکدادانێکدا لەگەڵ هێزەکانی بەشار ئەسەد لە ڕیفی خامیشلی کوژراوە. ڕاشی گەاندووە لە ئێستادا خانەوادەکەی لە هەڵەبجە پرسەی بۆ دەگێڕان. ئەمڕۆ فتێکی بەتەپە و هەتەپە سەردانی ئۆجەلان لە دوورگەی مرالی دەکەن و داواکاری پارێزەرەکانیشی بۆی خراپبوونی کەشتی گواستنەوەیان ڕەتکراوە. لە چوارچێوەی دامستانەکانی پرسی ئاشتی دموکراتی لە تورکیا بڕێرە مرۆڤێکی پارتی ئاشتی دموکراتی بەتەپە و پارتی ئاشتی گەلان هاتەپە سەردانی مرالی بکەن لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری زیندانیکرای پارتی کرێکەران کوردستان پەکەکە کۆ ببنەوە. ڕێکخراوی ئاشتی بۆ مافەکانی مرۆڤ لە پارێزگایان بار ڕاگەاندووە لە باوەی ڕۆژی ڕابردوودا 370 کەس لە هەردوو شاری ڕۆمادی و فەلوجە کوژران و بڕیندار بوون. ڕوونیشی کردوێتەوە هەندێک لە دانیشتوانی شارەکان کوژراوەکانیان لە باخی ماڵەکانیاندا بە خاک سپاردووە. تاکیدیشی کردوێتەوە کە بۆی شەڕ و پێکدادان و توندوتیژەکانیانەوە لە پارێزگایان بار نزیکەی 18,000 خێزان ئاوارە بوون. ئەنجومەنی یاسایی نێودەوڵەتی پشتگیری تەواوی حکوومەتی بەغدای کرد لەو هەڵمەتە سەربازەیەکە لە پارێزگایان بار دژ بە ڕێکخراوی داعش و گروپە چەکدارەکانی تر ئەنجامی دەدا. ئەنجومەنەکە لە 15 دام پێکاتەوە و شەوی ڕابردوو لە بەیاننامەیدا پشتگیری تەواوی لە نووری مالکی سەرۆک وەزیرانی ڕاکرد. لەو هەڵمەتەیدا هەروە ئەنجومەنی یاساییش مەترسی خۆی پیشاندا لەو قەیرانەی کە ڕووبەرێکی بەرفراوانی لە نێوان دەوروبەری بەغداوە بۆ سنووری سووریا گرتوتەوە. ژمارێک بەرپرسی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەاندووە کە ئێران بەشداری لە گفتوگۆکانی ئاشتی تایبەت بە چەسماندنی ئاشتی لە سووریا ناکە کە بڕیارە 22 ئەم مانگە لە شاری ژنێڤ لە سویسرا ئەنجام بدرێ. ئەو بەرپرسانە کە نیانویستوەنیان ئاشکرا بکرێ ئەمەژیان بۆ کردووە کە تا ئەو کاتی گۆڕانکاری لاڵوێستی دەسەڵاتدارانی تەهران ڕوونەدا ئەوە ناهێڵێ ئێران بە فەرمی و نە لە پەراوێزی گفتوگۆکاندا لە ژنێڤ 2 بەشدار بێ. یەکێتی ئەوروپا ڕایگەاندووە کە لە گفتوگۆکانی نێوان گەورە بەرپرسانی هەریەک لە ئێران و یەکێتیەکەدا کە لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوو لە شاری ژنێڤ بەڕێوەچوو پێشکەوتنی بەرچاو بەدی هاتووە بۆ گەیشتن بە ڕێککەوتنێکی گرنگ لەبارەی دۆسیەی ئەتۆمیە وڵاتەوە. مایکلمان وتەبێژی یەکێتی ئەوروپا ئاشکرای کردووە کە لە کۆبوونەوەیەکی نێوان هەڵجە شمیز جێگری بەرپرسی سیاسەتی دەرەوەی یەکێتیەکە و عەباس عێراقی جێگری وەزیری دەرەوەی ئێراندا چەند کێشەیەکی هەڵواسرا و چارەسەرکراون کە تایبەت بە دۆسیە ئەتۆمی ئێران. بەڵام پێداگیری لەسەر ئەوەش کرد کە هەر جۆرە ڕێکەوتنێک دەبێ بەڕەزامەندی تەهران و زلهێزە ژیانەکان بێ. کورتەی هەواڵەکانتان پێشکەشکرا بمێنن شاد.